خۆشەویستان ئێستا لە سنتەری سۆفیاین هاتوین بۆ سەردانی دکتۆر دیار تاکو سەیری ددانی بەشداربووەکان بکە خۆتان نەزان هونەرمەند ئەبێ ددانی جوان بێت ئەبێت سەرنجڕاکێش بێ ئەوە یەکێکە لە شتە سەرەکیەکان ئێستاش هاتوین بۆ سەردانی تا پێمان بڵێ پێویستە کا چی بکرێت و چی نەکرێت یەکەم کەس کامیان بەرم کوردستانەوە لەگەڵ کوردستان ڕۆی لە منەوە نزیکە بەزین دکتۆر دیارەڵە چی حازری حازرم بەڵێ فەرموو دەموددانێکی جوان بە هونەرمەند تا چەند گرنگە واللهی خۆی مەسەنەن بەپێ ئەو داتانی کە لە کنمانە مەسەنەن 1970 دەموچاوی هەر مەسەنەن مرۆڤێک حکومەکەی دەگەڕێتەوە سەد دانەکانی مەسەنەن بە شکلی دانەکانی بە ڕەنجی دانەکانی کە تەسیر لە کاریزما و شخصێتی هەر نەفرێک دەکات جا هونەرمەند بێت یان هونەرمەند نەبێتون و مادەمیش هونەرمەند بێت دیارە زیاتر دیارە و زیاتر لەسەر شاشەنە لێ شتێکی زۆ مهمە کە دانەکانیان دەبێت مەسەنەن بە تۆپ کوالیتی بیتن و ڕەنگەکەی و ستایلەکەی و جوان و ڕێک بێتن زۆر باشە کاتە ئەو کەسە دیارانەیە ئەو هونەرمەندانەیە لای بەڕێزت زۆرترین شت کە داوایکەن چیە هۆلیوود سمایلە یا سپیکردنەوەیە یا چاکردنە چیە واللهی زیاتریان حەزیان لە دانی هۆلیوود سمایلە دانی سپی و ڕێک و جوان و زیاتر ئەوەندی بڵا حەزم کردبی حەزیان لە دانی دیارە ینی دانێک تۆزە گەورەتر بیان مەسەن کە قسەی دەکەی مەسەن کە لە کاتی ئەتیادیە دانەکان دیار بیتن مەسەن ئەوەی زۆ تەرکیزم کردیە کە داوای لێم دەکەن خێمە کوردستان خام کوردستان خام ئاخی جاکەی بوو سەردانی پزیشکی دانت کرد زۆر دەمێکە سەردان نەکردووە زۆر دەمێکە لۆ دانت ئازاری نەبوو یان هەر ئیهمالت کردووە خەریکی بەرنامە و یان خەریکی کار ڕۆژانەی خۆت بووی مەجال نەبووە مەجال نەبوو بەڵێ خۆمان عادەتەن لە کوردستان ئاوایە ئەگەر دانمان نێشیتن ناچنە پزیشکیتان ئەدی ئێستا هیچ ئازارەکەی لە دانەکانت یان هیچ شتەکەی زعادیان کردبی یان مشکلێکیان هەبیتن هیچ مشکلەکردنیە کاتی ناخواردن کاتی ئەتیادی تەسەوڕ دەکەی کلۆریشتیا بینمۆیان تەسەوڕ دەکەی با بەحسەکی بۆ بکەین اینجا کوردستان لە دەرەوە شتێکی کەشف کردبووە من وتی شیرینی زۆرە خۆم کەس نییە بەخەتەر من شیرینی بخوا شیرینی زۆر دەخوا جا شیرینی ئاخشت بە شەوان خۆیان و دەنووی ناشوێش بەکتریایەکان خواردنیان دەداتێەوە زەدەنیتن دانەکانی باشن بەس تۆزە کلۆرمان هەیە لە چاوەی کە شیناتی زۆرەی دەخواتن نۆرمەلە ئەو شانسە هەیە تۆ جیناتی باشە هەیە بەس لێرە مشکلێکمان هەیە وەڵای دانەچی لێرە زۆر کلۆرە ما بافیەکەیتکەی باش ئایبیانێ ئەبە چی لەو دانە بکەین وەڵاهی دەبی پڕیکەینەوە وزای دەوەی دەبی شیناتیش کەم بکەوە چونکە دوو دانی دەتوانین بڵێن زۆر کلۆر نەبووە بەڵام ئەگەر مەسەلەن ئیهمالی کە و پڕی نەکاتەوە و بەردەوام بی لەسەرەوەی کە شیناتی بخوا بەشەو زیاد دەبێت کلۆرەکانی لەوانێ بگاتە حاڵەتی دەماربڕین و ئەوشتان دکتۆر هەر دوو جار بەسە بۆ دانشتن یا ئەبێ زیاتر بێ سیستەمیەوە چۆن بێ باشە وەڵاهی دووجار بخۆی مەسەلەن سێ جار یان دوای هەر ژەمی ناخواردنە دانەکانمان بشن زۆ زۆرورە بەس مەسەلەن ئەگەر ئەوهاش بوو مەسەلەن ڕۆژانە هیچ ئیسمان پێ نەکرێت بەس دووجار دانەیەکیان پێشەوەی ئاخشت کە دنوین و دانێکیان کە بەیانیان لە خەو هەڵدەستین اینجا پێش نانیس بەیانیان بیان دوای نانی بەیان بی فەرق ناکات
بەکارهێنانی پەتی دانیا فلۆسینگ تا چەند گرنگ زۆر زۆر زورورە پەتی دان و فلۆسینگ زۆر زۆر زورورە هەرچەندە لە کوردستان یعنی زۆر گرنگی پێ نادرێت و زۆر بەکار نایەت و خاستن لە ئەو چارەسەرخوازانیان لۆ ئەو نەخۆشانی کە مەسن هۆل و سمایلمان بۆ داناون جوانکاری ڤینیریان کردووە کە پێویستە دێنتەل فلۆس پەتی دان بەکار بێنن بۆ ئەوەی خواردن لە کلێنەکان نەمینێتەوە زۆر زۆر زورورە دوای هەر ژەمێکی ناخواردن شەکەی خۆ بکە زۆر کەس ئەو کەسانی کە هۆلیوود سمایلیان کردووە کە پێشتر گرنگیان بەدانیان ناوەیە دانیان نەشتووە بەس دوای هۆلیوود سمایلەکان زۆر گرنگی پێیان بۆ ڕەنگی وەکو خۆی بمێنێت پاریان پیاوە کاکە سڵاتان لەبێ خۆشەویستان لە باکسێجی کوردستان ستارەوە لەگەڵ هەریەکە لە کاک فەرهاد و کوردستان خان و کاک عەدنان ڕاوەستاوم ئەمڕۆ ئاڵلقەیەکی نوێیە ئەمڕۆ یەکلای دەبێتەوە چێ لەم سەی بەشدار بووە سەر دەکەوێت بۆ قۆناغی داهاتوو بەشداربووان بەر لەوەی بچنە سەر ستەیج دەیان دوێنم بە درێژایی پرۆگرام ئێوەش لەگەڵ من بن با بزانین لە کۆتایی پرۆگرام چێ سەر دەکەوێت چێ دەمێنێتەوە Ama bu gehine ek bir sitaf kajina min امان امان آی 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 خراب و گندام مال ویران و گندام من حشک پاش کەمێکی تر خودم گویو سالا بر وساله اسی قسمه نوارگی بنبینه طبعا بخونا غادي بتريا يا بزحمات بيتو يا بشديوي بيتن اركيك قرستر دي سر مليت ما بيتكو عم بشين باشترين شي وستران بيجين برام بري لجنه دو بشين كو دروازه بينا قونا غادي زۆر باشە فەرهاد دوو گۆرانی بەتاگەڵێ بۆ گۆرانیەکرد نەکردوتە سۆران یەکێک کردبێتە بادێنی یان یەکێک کرمانجە یان یەکێک زارەوەیەکی تر راسته بسیارێکی جانە ئیشەڵڵا ئەگەر مام بۆ فیناڵێ ئەگەر مام گۆرانی سۆرانی من هەیە بێژم بەسمەیە بۆ قۆناغی دماهیە بەڵام ئەم قۆناغی پێش دوماهیە تا دەشیای سترانەکەی وسا ئامادەکەی راسته ئەچشام ئامادەکەم بەس با مەژیت فکرە خودەوە و مامۆستایت مە ڕێوەت بن وەکی مەگوتی مامۆستا بورینی بەلکە ماوت شتێکی باشتر شمەتزان ژبەرکو ئەو مامۆستانە من گوت دوبارە ئەگەر مام بۆ فیناڵێ شتێ باشمە هەیە باسمە کاک شاهۆجان تا چەند هاوکاری ئەبی لە ماڵەوە کاتێ پرۆڤە ئەکات وەڵام من ئەوەندەی بتوانم هاوکاری بم زۆر جار تەسویری بۆکەم زۆر جار مایشی فڕاگرم مۆنتاژی بۆکەم ئەوەندەی بتوانم هاوکاری بمە داوێ گۆرانی شلێکێک گۆرانیەکە بگۆڕە ئەو گۆرانیم ئەوێ لەوەیانە ئەو هاوکاری من نییە بدڵی خۆی گۆرانیەڵێ ئەوەی کە پێی خۆی هۆ بۆچی میتر بەڵەنچی لە ماڵەوە بەردەوام گۆرانی دەڵێت لە کاتی ئیشکردن و هاتن و چوون و بەردەوام مشکی خۆم بردووە وەڵڵا کاتێ تۆ لەسەر کارەگەڕێتەوە سەرەتا نا بەڵام دواتە دەست پێ کاتەوە ئیتر گۆرانیە لە گۆران من پێی ساز نابم چکەمەوە خەونی خۆیەتی و پێی خۆشە و بەتایبەت بۆ ئەمە پێم خۆشە پێم خۆشە گۆرانی بێت بەتایبەت لەم کاتەیە کە پرۆگرامی هەیە چەند گۆرانی بڵێت بۆ تۆنی بۆ دەنگی باشە و بۆ قورگی باشە پێی ساز نابنیت وەکو خۆت چ ستایلە گۆرانێکیت پێ خۆشە فۆلکلۆر مۆدرنەکان چ دەنگێکت پێ خۆشە دەنگی کێت پێ خۆشە زۆر گوێ لە دیگری ڕۆژانە
بەخوا من وەکو خۆم ئەوەی کە بەلامە خۆش بنەوە ینی گۆرانی بەرز عەبدولقادر خۆیە هونەرمەندی بەرز کاروان کامیلە ئەو ستایلانە ئەوانم پێ خۆشە. ئەی تۆ منیش هەروە ستایلی مدرن زیاتر لەسەر دەنگی من تر. فول ئینێرژی دەبینم ئەمڕۆ چۆن خۆ ئامادەکەرەوە بۆ پرۆڤەکان. وەڵا ئەمڕۆ زۆر باش خۆم ئامادە کردەوە و هیچ سترێسم نییە. زۆر باشە. گۆرانی چی دامادەکەرەوە؟ گۆرانی هونەرمەندی نەمر مەرزیە فەرێقی لە یارەوە و هونەرمەندی زۆر دەنگخۆش کاروان کامل خەون. خەون زۆر باشە. دوو گۆرانی زۆر خۆش هونەرمەندی دەنگخۆش زۆر باشە. لە ماڵەوە ئەم ماوەیە چۆن پرۆڤەکانت دەکرد؟ وەڵا زۆر باش. مێشکم تێکچوە ئەوەنە گۆرانی وتوە. بەڵێ زۆر زۆر. زیاتر گۆرانی سۆرانی دێ و دیابادینی؟ وەڵا هەردووکی. بەڵێ. پێم بڵێ کاتێک دووبارە دەرکەوتیتەوە لە قۆناغی سێم ڕیاکشنی خەڵک بۆ تۆ چۆن بوو؟ چیان پێوتی؟ وەڵا پیرۆزبایە لێ کردم ئەکیت پێیان خۆش بوو بە تایبەتی ماڵەوە خوشکم هاوسەرم هەمویان پێیان خۆش بوو زۆر زۆر. هاوسەرەکەت چێوت بۆ گۆرانێکی پێشکەشی چیت کرد لە چیای کۆڕەکە؟ ناڵێم کا گۆزیرەکی ناڵێم چی وتووە؟ ناڵێم ئەو شتێکە بینی خۆوانە. ئەمڕۆ چی پێڵێ؟ ئەمڕۆ ئەبێ دیسان گۆرانی بڵێمەوە ئەبێ ئەو جارە ئەو پێشکەشی من کات من جارێک پێشکەشم کرد ئەبێ ئەویش دەنگی خۆشەوەکو تۆ؟ وەڵا ئیتر ئەڵێ دەنگم خۆشە. تۆ دەنگی ئەوت پێ خۆشە؟ نا گۆرانی نەڵێ. Dilemin ey nermecan ey ne hasme bu zina zina dilemin ey nermecan ey کاتێک دەبینی پۆستێکی زۆر لەسەر تۆ ئەکرێت و خەڵکێک قسە لەسەر پۆستەکانت ئەکات تۆ ئەخوێنیتەوە قسەکان کۆمنتەکان جواب ئەدەیتەوە؟ دەبینم زۆر کەس هەیە ئێستا ڕەخنەی لێم دەگری بەسە و کەسێک ئێستا ئەگەر کەسێک ڕەخنەی لوتو نەگرە بزانە تو چنی تێدەگەی چۆن پندێکی کوردی هەیە دەڵێت دارێک بەری نەبێ بەردی تێناگرێت. خوش ئەس تێ نەگەشتمش بەس مەسەلا vê bira kesek rexnêl te negirit xwe nedane mirov kes îna dişterogem zane tu kesek selam aliyav rondek verdan tejvan çav مامۆستا میکائیل و هونەرمەندی لاو میرا بەیەکەوە دوێتێکمان پێشکەشەکەن. جوانی 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 پاش کەمێکی تر ئەمڕۆ پرۆڤەکان چۆن بەڕێوە چێکە گەیشتنە قۆناغێکی هەستیارتر.
ئەوەی ڕاستی بێت چەند بەرەو پێش بچین طبعاً چەند بەرەو قۆناغی کۆتایی بچین کارەکان زەحمەتر دەبن و موزیکژەنان بەڕاستی ئەوڕۆ زۆر هیلاک بووین زۆر ماندوو بووین بۆی کە ئەوەنیە کارەکان زەحمەتر دەبێت بۆ پرۆڤەکردن بەڵام هیوادارم ینی لە داهاتوو بتوانین کارەکانمان ئاسانتر و زۆر بە ڕێکپێکتر بەڕێوە بچێت و بتوانین کە بە کارێکی پرۆفیشناڵ بە شێوازێکی پرۆفیشنال بتوانین هەموو بەرهەمانێک کە ماون ئەو قۆناغی کە ماوشە مەسەن قۆناغی کۆتایی بە تایبەتی بتوانین کە زۆر بەسەرکەوتوی زۆر بە ڕێکپێکی بەڕێوەبەرین لەگەڵ ئەو گۆرانی بێژە لاوانەی کە لەگەڵمان کارێک چۆن بەڕێوە ئەچێ پرۆڤەکان وڵا لەخوا بەزیاد بێ پرۆڤەکان بە شێوەیەکی باش بەڕێوە ئەچێت و ئەوەی لە تواناماندا بێت بۆ بەشداربووەکان و بە خزمەتی بەشداربووەکان زۆر باشە هەڵوێز دەمێ پرسیارە بکەم هەندێک گۆرانی هەیە پێویستان بەکەلار نێدەن لەو کاتدا تۆ لە ناو سۆدی دانیشتی چی ئەەکەی واللهی ئەوەی پێویستی بەکلار نێت بێت حتمان ئیشێکی باشی بۆ ئەوکەین حاولاکەین بە ستایلێکی نوێ و بەو هەستە دەری بڕمکە بەدڵی بەشداروان و بەدڵی ئەو خەڵکە بێکە سیرمانەکات و بەرامبەرمان دانیشتوو زۆر باشە لەو کاتێ و گۆرانی کە پێویستی بەکلار نێنی هەڵوێست چیەکە سەیری بەشداربەکە یان تەرکیزیە لەسەر موزیکەکە ئەبێ بەڵێ بەڵێ تەرکیز مەسەر میوزیکەکە ئەبێت قەیسیەکە بە جاری وایە با بڵێن کلارنێت پێویست ناکە لە گۆرانیەکە من دانیشم لەوانەیە کەمانات پێویست بکات ئەوتا بەتەنیا قانون ئامێری قانونیان کۆدێک پێویست بکات ئەوە کێشە نابێت مامۆستا ڕێبواری لە موزیک ژەنە بەشداربووەکانەکە بە ئامێرە ڕەتیمیەکان بەشدارە لە پرۆگرامی کوردستان ستار ڕێستێکی بچووکی وەرگرتەوە بۆی چایەک بخواتەوە ئەم نیش لێرانەچەم پرسیارێک لێ دەکەم و دواتە دەستەوە ژورەوە پرۆڤەکانی خۆی بەردەوام دەکات مامۆستا ئەم کاتەوە باش ئەو کاتەی توێش باش دەستخۆشی لە جەنابیش دەکەم ئەتوش ماندووی ماوەکی زۆرە لەگەڵمان ماندووی لە راپۆرتەکان لە باکستێج زۆر ماندووی دەستخۆشی لە جەنابیش دەکەم پرۆڤەکان چۆن بەڕێوە ئەچێت تا ئێستا زۆر بە شێوەیەکی باش بەڕێوە دەچێتن بە هەوڵ و کۆشی مامۆستا سەید ئەحمەد و برادرانی موزیکژەن بە هەوڵ و کۆشی ئەو بەهرەمەندانشکە لە گەرمان بەشدارن تێکەڵکێشی زۆر جوان بووینە پردی پەڕینەوەیەکی جوان بۆ ئەو موزیکانی کە بۆ چەند گۆرانیەکی فۆلکلۆری کە ئەوان هەڵیان بژاردووە وەمان کردووەکان دەستکاری میلۆدیە سەرچیەکان نەکەین بەڵکو بتوانین بەرگێکی نوێ بەو ئاواز و گۆرانیانە ببەخشین زۆر باشە مامۆستا کاتی ئامادەکردنی ئاوازەکان بۆ گۆرانیەکانی ئەم پرۆگرامانە گۆرانی فۆلکلۆرەکان سەختترن یاخود گۆرانیە نوێیەکان کاتێک بەشداربەکان دەیدەن بە ئێوە بڵێ خۆی گۆرانی فۆلکلۆریەکان بە شێوەیەکی زۆر سادە لە کاتی خۆی دەژەندراوە بەڵام لەسەر ئێمەیە دەستکاری مۆرچی گۆرانیەکە نەکەین بۆیە زۆر بە حەزەرەوە لەگەر ئەو گۆرانیە فۆلکلۆریانەنا ئێمە مامەڵە دەکەین بەڵام گۆرانەکانی ئێستا لەبەر ئەوەی بە شێوەیەکی مەسەرەن پرۆفیشناڵ تۆمار کراوە لەو زۆربەی گۆرانیانش کە ئێستا دەگوترێت ئەو ژەنیاریانە خۆیان لە ستودیۆ لەگەڵیان بەشدار بوون لەگەڵ گۆرانی بێژەکان دەتوانین تا ڕادەیەکی باش هەزمی بکەین بەڵام گۆرانی فۆلکلۆریەکان دەبی زۆر بە حەزەرەوە ئاگادار بین لیان کە من دڵم پڕ لە زەمە ئەخر بەچی تۆم خۆش بوێ کە دەزانی بێبەهارم گوڵی سۆری چی لێم دەوێ ئەخ بەسە وەسە دلم گەڕێ بەرگەی خەم و ژانت نەگرم جەمێڵە ئەی بێبەهار ڕێگای عشقت بوونە دینای پێشکەشکار لە باکستێجی پرۆگرامەوە لەگەڵ منە ئێمە هەمیشە دینامان بە زلکی کوردیەوە بینەوە بەڵام ماشەڵڵا ئەمڕۆ دینا بە ستایلێکی جیاواز لە باکستێج لەگەڵ منەوە چەند پرسیارێکی لێ دەکەم بەخێر بێت تۆش بەخێر بێت وەزیرگەن باشم ینی زۆر نەخۆش بووماندەک بەس باشترم ئەوڕۆ ئەوە نەزەری ببووی وڵی لەوانەیە چونکە بە زلە کوردیەکان دەنگدانوێشی زۆر دروست کرد بوو بۆ هەمە توانای لەسەر ستەیج و ئەو هایە چ بکەین ینی ئەو هەیە ماشەڵڵا هەمیشە دووربی لە چاو نەفەس ئینشاءڵڵا دینا چۆن خۆی ئامادەکەەوە ئەم جارەکە دێتەوە سەر ستەیج و قۆناغەکانی دیکە بەردەوام دەکات هەڵبەتە ئەو قۆناغانەی پێشتر ئاسان نەبوون و ئەو قۆناغی ئێستامەوە وەزیر کەمترین بەشدار بوو لە کوردستان ستار ماونەتەوە کە شەڕی ئەوە دەکەن کێ بڕوات و بگاتە کۆتایی کە کۆتا ئەڵلقەی فیناڵە ئێمە لە جیاتی ئەوان سترێسین
ئێمە لە جاتی ئەوان دڵمانتون دەبێ ئێمە لە جاتی ئەوان خەفەتە خۆین لەگەڵ هەموو ئەوانەی شا دڵخۆشین بەوانەی کە سەرەکەون ئەوەی باشتر پێشکەش بکات هەڵبەتە هەر ئەو سەرەکەوێت ئەوەی کە نەیتوانی باشترین پێشکەش بکات ئەوە خۆی هەڵەگرێیان بۆ ئەڵلقەیەکی تر یاخود بە تاک لە دەرەوەی ئیشەکات. زۆر باشە تۆ ئەم جارە گۆرانی ئەڵێت لەم ئەڵقانەی بێت بە تەمام وا بە تەمام گۆرانی شتی وا بڵێ گۆرانی چیاڵێت نا ئاشکرای ناکەم بەس بەرهەممان ئەبێت بە تاک لەگەڵ مامۆستا بەیار لەوانەیە بە پیانۆیەک بەرهەمەکە پێشکەشکەیت ئێستا دەڕۆمە کن سەرۆک لێژنەی باکستیج کۆمنتت چ بوو لەسەر دەنجیمە وڵا باش بوو نەخراب بووەکی گوتی دووبارە نەکەینەوە نا درستە تێگەیشتن تۆزەش تێگەیشتن والله مەسوول لێژنەی باکستیج ئاسانیە قەراراتی ئەوها لێمان دەکەن ئەمەژ ئەوها دەکەین تۆڵەت لۆ لە کاکە ڕاوستە تۆڵەت لۆ لەم دەکەیەوە ئەم گونا حەکم هەیە ئەم بە خۆم پێشکەشکارم ئەمنیشی ینی سبرێم ئەمنیژی هاتمە لێرە گۆرانی برێم ناوەڵە الله نایڵم دەرچی بەکەیفی خۆیتی وڵا دەنگت خۆش بوو ینی وڵا زۆر دەنگتان زۆر خۆشەوە بەڕێزنەنگ ئەم نازەکەی ئەتو دەنگت خۆشە زۆر جوانی هێشتا دنیا لە پێشتا وڵا ئەرە وڵا زۆریش خوای زۆر مەحبوبە زۆریش سەرکەوتوبی ئوستاز زۆر سوپاس بەڕێزیاتۆش خواتان لەگەڵ ئازاردا دوورکەوە لێم خەونە دڵم بە تۆ بدەم وەک بارانی بەهاری چۆن بتوانم لە تۆ بگەم ئازاردا دوورکەوە لێم خەونە دڵم بە تۆ بدەم خەونە وەک بارانی بەهاری چۆن بتوانم لە تۆ بگەم بەسا دلێم گەڕێ بەرگەی خەموژەنت ناگرم جەمێڵە ئەی بێبەخت ڕێگای عشقت بۆ ناوەڕم بەسا دلێم گەڕێ بەرگەی خەموژەنت ناگرم جەمێڵە ئەی بێبەخت ڕێگای عشقت بۆ ناوەڕم ڕێگای عشقت بۆ ناوەڕم ڕێگای عشقت بۆ ناوەڕم Halki şadi sermamızım küryan Cuani 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 Halki şadi sermamızım küryan ئەمڕۆ ئامادەبی لە پرۆڤەکاندا چۆنت بینێت چۆن بەڕێوە چۆ بەڵێ بەشێکی پرۆڤەکانم بینی وڵایی بەڕاستی گۆرانی زۆر باشیان هەڵبژار بوو ئەوەن لێ من جۆمدایە گۆرانی زەحمەت لەباری موسیقاوە بەڕاستی گۆرانی فتنەکەی هەروە زەحمەت بوو بالاخره ئەو کەسانەی کە هاتوونە ئەو ئێرە ئەو مەجالەی هەمویان بەڕاستی زۆر زۆر باشن بۆیە بۆ ئێمە بەڕاستی زۆر زەحمەت دەبێت بڕیاردان بەڕاستی
چونکی هەمویان زۆر باشن بەڕاستی بەزی دێوە ئەرکێکە دراوە بەمە و هەرکەس بە پێی سەلیقە و هەرکەس بە پێی چەندە ئەو گۆرانە دە و لەحزەیدا تەحسیری لەسەر وجودی کەسەکەی دادەنێەوە بە پێی ئەوانە هەرکەس ئەوانە دەبنە هاوکاری بۆی کە هەڵبژێری ئەمڕۆ خۆشت پرۆڤ ئەەکەی یان هەرجێ لە پرۆڤی بەشداربانەگری خۆشمان لەگەڵ مامۆستا میکایل کە بەتەماین ئەمڕۆ پرۆڤێکی باش بکەین لەسەر کارێک لەسەر گۆرانی کە بەدوێت بڵین هیوادارم بتوانین ئەمە دەکارێکی باشی بۆ بکەین و پێشکەشی شاشە جوانێکی کوردستانی لێ بکەین زۆر باشە بەشداربان چۆنەبینی کاتێ پرۆڤ ئەەکەن بەحقیقەت ئەمڕۆ زۆر باش خۆیان ئامادە کردووە و هاتوون پرۆڤ ئەکەن هیوادارم بتوانم ئەوەی کە هیوادارم بتوانن باش ئامادەتر بن بۆی کە ئەوەی کە ئەیان بینم ئێستا پرۆڤێکی باشەکەن و ئەسادادێکی باشیان هەیە لەوەی کە ئەو گۆرانیانەی کە ئامادەیان کردو پێشکەشەکەن هیوادارم لە پرۆگرامیشا کە زۆر بە باشی بتوانن گۆرانی بڵێن سترێس نەبن ئتر ئەوە بەڕاستی بۆ من خۆش نیشتە من لە هەموو بەرنمەکە تکرای بەرنامە لە یەکەمین بڵێن ئەڵقەوە تا ئێستا هەموو ڕۆژەکانی پرۆڤش ئیسپاد وجودم هەبووە لەبەرەوەی ئەبێ ئەگام لە هەموو کڵێشی بەرنامە کردێ بە شێوەیەکی گشتی ماشەڵڵا ئەوەندە دەنگی باش ماوەتەوە بەڕاستی هەرچی پرسیار لە من ئەکرێت دەڵێن مامۆستا چۆیان دەیان بینی دەڵم هەمووی باشن هەمووی ئیمکانێکی باشە بۆ من کێ بووە خاوەنی نازنا و فەرقی نییە ئەوانەی تر هیچیان لەو کەمتر نییە ینی هەمووی زۆر زۆر باشە و پرۆڤەکانیان بە باشیەکەن دەستخۆشی لە گروپی موزیکەکەم و ئەو گەنجانەش بەڕاستی بێ سادادێکی زۆر باشە و بە حەزێکی زۆر باشەوە وابزانم بۆ یەکەم جاریشە لە کوردستان نسبەتێکی وا لە پرۆگرامێکی وا گەورەترین پرۆگرامی بڵین پێشبڕکەی دەنگ بوو کە هەزاری تێپەڕان هێشتا ئێمە تاوامان نەکردووە خەڵکێکی زۆر چاوەڕێ بۆ سیزنی دووە و بە شکلێکی ئام زۆر ڕاستیم لەو گەنجانەی ماونەتۆ ڕنگ بێت دەنگ هەیە من زۆر پێم خۆش بوێ کە خواحافیزی لێکردنی بەنامەی بەجێشتووە بەڵام ئومێد دەکەم هەمویان بە ئومێد بن ئومێدێکی باشیان هەبێ کە هەم کوردستان ستارەگە بەردەوام بێ هەم پرۆگرامی تر بەردەوام بێ هەم هەوڵدانە لە ڕێی گۆرانی و ویدیۆکلیپە چکمەوانەی کە ئەمڕۆ هەن هەمویان هونەرمەندن بەڕاستی چونکەم لە 1056 نەفەر تۆ بگەیتە 12 نەفەر کەواتەم 12 نەفەرە هەموو هەتا ئەوانەیەکی پێشتریش خواحافیزیان لێکردوین دەنگەکانیان زۆر باشە بەڕاستی من ینی یەکێ لەو دەنگانە وەلیت لە شاری دوهۆک گەنجێکی شیرین دەنگێکی خۆش ئەدەبینی سیستەمی بەرنمەکە هەروایە کە پێشبڕکێیە دەبینیت ئیلا دەبێت کەسێک سەرکەوێ کەسەکانی کەشوە حافزیکەن یەکێکە لەو دەنگانەی کە بەڕاستی من نیگەران بووم بۆی لەبەرەوەی زۆر دەنگێکی باش بوو وەکو پێشبینی خۆم دەم کردەمە لاوانەیە بمێنێتەوەوانێ مامۆستا ئەم ماوەیە چۆن خۆتان ئامادەکردەوە بۆ پرۆگرامی نوێ بێگومان لەم قۆناغا ئێستا دوو بەرەمەندمان ماوە عدنان و فەرهاد ئەوانەی کە لای منن بەداخەوانی تر کە بە جیانشتین وەڵامی تر ڕێساوی یاسای پرۆگرامەکەوایە ئەو دوانەی کە ئێستا ماوەن هەردووکیان لە ئاستێکی زۆر باشیان بینم هەردووکیان سیقیان بەخۆیانە ماشەڵڵا فەرهاد سیقێکی زۆر باشی بەخۆیە عدنانی شەروایە کە میشە گۆرانی لێت خەندە لەسەر لەوێتی بەڵام ئەمڕۆ تۆزێک بەڕاستی لە هین ئەترسم لە عدنان بۆ لەبەرەوەی تۆزێک نەساقە قورگی وتی تەندروستیم تەواو بەڵێ اینجا ئەم عادەتەن خۆتە زانی ئەوەی کە چەکی گۆرانی بێش قورگێتی ئەوەگەل لە مسابقەش بێ هەر بە هەمان شێوە زیاتر دەریاخا قورجیکە کە خراپ بێ ئەوە شتێکی خراپە و لە ئینەرژی شێوە بەڵام بەگشتی ئەو سیقەی وای لێ کردووە کە تۆزێک پشتم بێ قایمی بەڕاستی چونکە دەنگی زۆر باشیە پێشتر تەقدیمی کردو ئەزانێ کە دەنگی مەسەن خەڵگە زان دەنگی چۆنە جا بۆیە تۆزێک ترسی ئەومەیە چۆن بوون گۆرانەکانتان چۆن هەڵبژارد ئەوان نردیانێن تۆ بۆ ناردن ئەو گۆرانیە بڵێن چەند گۆرانێکیان نردبوو بۆ من ئیتر لە گۆرانەکان با بڵێن 4 گۆرانیان نردبوو لەو 4 گۆرانیە ئەوان پێیان خۆش بوو هەر چواری ئەتوان بیڵن بەڵام من پێم باش بوو بۆ مەڵبژاردن دوو گۆرانی بڵێن مامۆستا ئەمڕۆ یەکێک لە بەشداربەکانی گروپی جەنابێت ئامادەیە بۆ ئەم پرۆگرامە پرۆڤە دەکات چۆن خۆی ئامادە کردووە چۆنە ئەمجارە باش خۆی ئامادە کردیە یەک لە گۆرانیەکانی بە شێوەیەکی ینی سلۆ ینی دەکا بە تاک ژەنی لەگەڵی عازب دەکەم بەس بەتەنی بە پیانۆیە ئینشاڵە ناڵێم چییە با بتە سوپرایز بۆ جەماعەتیش یەک لە تراکە جوانەکانە و بەهستەکی جوانیش دێڵێ مهم ئەوەیە لەسەر ستەیجی هەر بۆ هابی ئینشاڵە زۆر باشە مامۆستا بۆ ئەم قۆناغا بەشداربەکان کەمتر بوون هەڵبژارنەکان ئاسانتر نەبوون
دەتانم برێم ناوەڵە زەحمەترە لەبەرەوەی منافسەکە گەورەتر بووە شتەکان زۆر ینی باشتر ڕۆیە ئەوانەی کە و قۆناغیان بڕیە هەمویان زۆر باشن لێ گەیشتنەوە قۆناغا لێ تەسەور دەکەم زەحمەترە لە بۆ اختیارکردن و حتا لە اختیارکردن بەشداربووەکان زۆر دەترسان هەرچیان دادەنا احتیمالە هەر یەک لە بەشداربووەکان 4-5 بەس ڕەیان گۆڕیە لەبەرەوەی ترس لە ئەویان هەیە لە قەلبیان هەیە باشە ئەوان گۆرانیەکانیان دەنات ئێوە هەڵتان دەبژاریان تۆ بۆ دەناردن ئەوان هەڵیان دەبژار حتا پێمان کرا اختیاری خۆیان بی لەبەرەوەی قۆناغەکە حساسە بەڕاستی بەڵام من ڕئیم لەسەر ئەوانە بوو کە دەیان نرد اختیارەکەیان باش نەبوو پێیانم دەگۆت دەمگۆ اختیارە باش نییە بیگۆڕم باشترە لەبەرەوەی ئەو جارەی منافسەکە گەورەترە دەبی شتی باش بگۆترێ ئەوانیش زۆر جار دەیان گۆڕی زۆر جاری ژوەیە کە دەیگوتنا ئیلا ئەوە ینی ئیلا ئەوەی دەڵێم نەمدەتانی ئەوەی بکەم چکە قۆناغەکە حساسە مەسئولیەتەکە زیاتر لەسەر خۆ ساوەکو دەبینین بەشداربووەکان هێدی جێمان دەهێڵن قسەی تۆ چێ بۆ ئەو بەشداربانێکە جێمان دەهێڵن و سەر ناکەون بە قۆناغی داهاتەوە هەر بەهرەمەندێکی گەشتێوێ قۆناغەیەوی ئێکەمە یعنی هەکە تو گەشتێوێ قۆناغی تو مای 10 ئان 12 ئان 14 یعنی تو ئێکەمی بێدارم کەس دلێ خۆن هەیلت تنێ بە دەرگەهەکە ئەم بۆم ڤەتکن ئینشاءالله وەکیدی ئەو دێ دەست بوونەریکن شنیکە دەست بێکە مامۆستا دەمێ پرسیاری ئەوە بکەم بەشێک لە بینەرانی کوردستان ستار و بینەرانی باکسێجی کوردستان ستار زۆر جار باسی ئەوە دەکەن بۆچی تۆ هیچ گۆرانیەک ناڵێ ئەم جارە بە تەمای گۆرانی بڵێ ئینشاءالله کە خودی حەز کرا بجۆرە دێ سترانەکە بێش گۆرانیت ئامادە کردەوە بۆ قۆناغەکانی ئەم جارە ئینشاءالله دێ بجۆرە بێژم هەکە خودی حەز نوێنێ یان هەمان ئەوانەی خۆتن دووبارە دەیانڵێیتەوە ناوڵە دیسترانەکە و فلکلوری باژێرە خۆ بێژم باژێرە زاخۆ پشتنگێ بەلکی دوماهیکێ شتێکی نیبێش دکتۆرە پێم بڵێ ئەم جارە تۆ گۆرانی دەڵێ لەسەر ستەیج بۆ ئاڵلقەکانی ئەم جارە چۆن پێت دەڵێم چۆن پێم ناڵێ بینەرەکان چاوەڕێ ئەوەن تۆ گۆرانی بڵێ ئەمن دەڵێم ئەوە گۆرانیەکی ئەو جارە زۆر جیاوازە زۆر خۆشە بە دڵی هەموو گەنجە جوانەکانی من دەبی کوردستان پێم بڵێ هەست چۆنە کاتێک گوێ لە هاوڕێکە دەگری لە باکستێجەوە ئەو لە ژوورەوەی لە سەر ستەیج هەستێکی خۆشە بەس لە هەمان کاتیشدا سترێسم بۆ دروستە بێ بۆچی سترێس دەبم نازانم کۆمنتە چێ لەسەر گۆرانێکە ئەو گۆرانیەکی خۆشە و دەنگی زۆر خۆشە چۆنی ئەڵێت بەڕای تۆ وەڵا زۆر باشەیەڵێت کاک فەرهاد یەکێک لە دەنگە خۆشەکان یەکێک لە دەنگەکە باشەکانی پرۆگرامەکەیە تایبەتی هەیە وەڵا زۆر خۆشەڵێ منیش دێگەڵڵێن دێڵێ چنینی ناچارە هەندێت بورن ساڵ و زەمان هەردەم یا خۆر تو سیارەی هەردەم یا خۆر تو سیارەی هەندێت بورن ساڵ و زەمان هەردەم یا خۆر تو سیارەی ئۆی بێشین پێت چۆن بۆ زۆر باش هەرێک حتی چۆنە کاتێ هاوڕەکان دەبینی تۆ لەسەر ستەیج تۆ لە باکسی سەیریانەکەی
والله هستم خۆشە ینی دەبینم ئەوە ینی چەند تۆزێک سترەسم هەیە مەسەلەن دەبینم ئەو چۆن دەچن و تێنەوە ئەو سترەسە نامینی ئەوەت نامێنێ فەرهاد بەخێربێەوە ممنون گۆرانی یەکەمە چۆن پێشکەش کرد والله گەلک باش گەلک باش. ینی شێوەیەکی مامۆستایانە شێوەیەکی مامۆستایانە لەگەڵ مامۆستایانی لیژنا ئەم ماوەیە پەروەردەیەکی باش کراون مامۆستایانە گۆرانی دەڵێن لەسەر ستەیج زۆر باش بوو گەلک بەێ چاوەڕێکی گۆرانی دۆمیش بەم شێوەی باش بڵیت والله ئەکیت ئەو خوشتر دەبێت ئەرێ وڵە ئەو ماوەڵە ئەحساسی ماوەڵ فەرقە لەگەڵ بەخێر بیتەوە چۆنی باشم زۆر باشم هەستە چۆنە ئێستا هەستێکی خۆشمە ئێستا زۆر باشم گۆرانەکە چۆن پێشکەش کرد کاڵا زۆر باش بوو زۆر باش بەڵێ چاوەڕێکی گۆرانی دوێمی ژوا باش بڵێ باشتریش دەبێت بەڵێ زۆر باشە کەواتە زۆر باوەڕ بە خۆتە بەڵێ ئەکیت تسلام مالیاوە ڕۆندێک بەردان تەژوان چاوە تسلام مالیاوە ڕۆندێک بەردان تەژوان چاوە تو بوویە بیکتە پیرۆز بیت من خۆنە دیت بووتە زەوە تسلام 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 مالیاوە تسلام مالیاوە پێم بڵێ هەستە چۆنە کاتێ هاوڕێکە لە سەستەیە بینیتەوە بە هەستێکی خۆشە عەدنانژی یەکیش وان دەنگۆە کۆ دەنگیت ئەس حەجت کەم ڕۆستی تەماشە بکە ئەو ئەدانە ئەو تشتانانێ من گوت عەدنانژی برایەکی عەزیزە ئەس حەجت کەم شەخسیەتەوی دەنگێوی هەمی تشتی ئەس ئەوە ڕواخین کێت وەڵای خێر بیتەوە چاوەڕێتم هەمیشە چۆن بووی خودێ باش بوو الحەمدولillah گۆرانەکە چۆن پێشکەش کردم جارە خودێ باش بوو بەس تۆنەکە نزم کردم لەبەر نەخۆش بووم بەڵێ کات چ لێتن چاوەڕێ چه ئەنجامێک لە خۆ دەکەی خودێ فەرق نییە لەکەنم ئەبەت هیچ ئەوەزرە هەزر ینی لەسرمدا نییە ئەمەم بەماوە بێ ئەوە فەرق نییە لەم چاوەڕێتەکەی گۆرانی داهاتوو چۆن پێشکەشکەی والله ئەوە خۆش دەڵێم ئیشەڵڵا ئیشەڵڵا چونکە تەباقەی بلندە هیچ نزمم نەکردووە زۆر باشە هەمیشە سەرکەوتوبی یەکترە بین ئیشەڵڵا کوردستان بەدرخان بەداخەوە کوردستان بەدرخان لێرەوە
بەجێمان دەهێڵێت خۆشەویستان ئێستا ئەبینین کە بڕیاری لیژنا بەپێی بڕیاری لیژنا کوردستان دوورخرایەوە لە پرۆگرام ئێستا لە بینی عەدنان و فەرهاد ماوە کە کامیان دەردەچن بۆ قۆناغی داهاتوو کامیشان دوورەخرێنەوە لە بەرنامەکە پەیوەندێکی زۆر باش لە بینی ئەم بەشداربووانە دروست بووە هەموویانمون بە هاوڕێ سوحبەت دەکەن پێکەوە بێکەوە گۆرانیاڵێن دوێتەکەن لە باکستیج زۆر شت من ئاگام لێ ئێوە ئاگاتان لێ نییە بەڕاستی ئەمڕۆ کە من هاتم بۆ پرۆگرام هەر لە خۆی ناخۆشیێک لە دڵما هەبوو ئەو کەسانی کە دوور خراونەتەوە ئەمڕۆ لێرە نین بۆ ئەوان تاوان زۆر نزیکترن لە یەک بێگومان و زۆر هاوڕێترن ئێستا ئەتوانی ببینی لەسەر دەموچاویان کە چەند پێیان خۆش بخوان دەرچوون ئەوە پێیان ناخۆشە کە هاوڕەکەیان دەرنەچێ بەڕای ئێوە کێ دەرەچێ من نازانم من تیا ماوم لە بینی دەنگەکە دوو دەنجی زۆر بەهەیە سەریەکە لە فەرهاد و عەدنان دوو دەنگی چیایی کوردانە لە قۆناغەکانی ڕابردوو دینا بەرهەمی زۆر جوانیان پێشکەشکردین بەڵێ منیش تا ئێستا چاوەڕێی دەرەنجامم بڵێ ئەو بەشدار بۆی کە خۆی گەیاندا قۆناغی داهاتووی کوردستان ستار بە چەپڵێکیەوە فەرهاد کاک فەرهاد پیرۆزە زۆرم پێ خۆش بوو حەقی خۆتە چاو بۆ پڕە لە ئاو والله ئەو پەیوەندی هاوڕێتیە کە هەیە لە بینی بەشداربووەکان تۆ چۆنی والله چی بێژم زۆر چی لە دڵایە بێژە والله گریانە ڕوند کردوان چاوێت من چی بێژم زەحمەت هاتیمە حتا بێبێ ئەرەوە ئەنگریانی خۆشیە ئەرەوە ئەم خۆشە گرنگەوەی تۆ هیلاک بووی تا گەشتوی تا ئەم ڕۆژە بەڵام هیلاکەکەت بەزیایە نەڕۆژ ئیشەڵڵا ئیشەڵڵا پێم گوتی خێزاندارم یعنی حتا بێری زەحمەت هاتم سپاس بوو لە ژنێژی و وجدانانە کار کرد داخوازە سەرکەفنی بۆن هەردووکە دیجیتیام و زۆر سپاس فەرهاد ئێستا بڕۆ لەگەڵ خێزانەکەت قسە بکە چونکە من ئەڵقەی داهاتوو لێتە پرسمەڵم خێزانەکە دوتی چی ئیشەڵڵا ئیشەڵڵا سەرکەوتوبی ئەتبینمەوە کوردستان وەرە وەرە ناڵم بگری لەبەرەوە ناگریم کە دەرنەچووم لەبەرەوە گریم کە ماڵەوەی یەکەم ئەو پێیان خۆشە عەدنان نەبینی کێ لەگەڵ عەدنان نازانم کێ وابزانم خزمی خۆیەتی ڕەفیقی خۆیەتی کوردستان من پۆزیتیڤیتی لە تۆیا بینم کەسێکی زۆر ئینەرژی و باشە هەیە زۆر پۆزیتیڤی بەردەوامە بی ئەکید بەردەوامە من وەکوتم لێرەوە دەست پێ ئەەکەم زۆر پێشتریش پێم وتم سەیری ڤیدیۆکانی ئینستاگرامی تۆم کردووە کاتێک کە لەسەر ستیج نیت و لە ماڵەوەی کە خۆ بە تەنیایی سترێس نیت زۆر جوانتر گۆرانیاڵێ دەنگت خۆشە خۆشی دەنگت دەرەکەوە لەبەرەوە ئەبێ ئەومان شان بیت لەسەر ستیجیش ئێستا ئێستا ئەزانم ئێستا لەوانەیە سترێسبی بەڵام بتبینم بە گۆرانی خۆ لەسەر ستیجەکان بگەشێتەوە بازوترین کات کاری هوەریم ئەبینن ناوی خۆت هەر کوردستانە بێ؟ ئەکید کوردستان بە کوردستانەوە جوانە زۆر جوانە و دەست خۆش و ئەتبینمەوە وانەکەی دیار نەبینەوە بینەوە نانا ئەکید بازوترین کات ئەم بینن سەرکەوتوبی زۆر سپاسگیان چۆنن جەماعەت هاتم قسەکانتان لێ تێک بە واللهی تێکدا وەڵام من بێتاقەتم زۆر دیار بوو بێتاقەتی پێوە دیار بوو مامۆستا یەکەم جارە گریام بۆ عەدنان زۆر دەنگێکی بەهێزە هەمویان دەنگی باشە کاک فەرهاد زۆر باشە خاتونە زۆر باش بوو بەڵام عەدنان ئەمڕۆ سەحەتی باش نەبوو تەندروستی باش نەبوو مامۆستا عەدنان شتێکی وت ببوورە قسەتە کرد عەدنان شتێکی وت کە بە سیاری خۆت بردوتە بۆ خەستەخانە تەندروستی نەخۆشە
تەلەفۆنم بۆ دکتۆرێکی هاوڕێ کرد بردم عیلاجیان کرد و دەرزیان لێدا تا بتوانێت ئەمڕۆ بەشداری بەرنامەکە بکە. تا چەند خەڵک ئەم لایەنەی تۆ ئەزانێ ئەم میهرەبانی تۆ من قەت باسی ناکەم سوپاسی کاکە عەدنانەکەم کە باسی کرد بەس من زۆرینی ئەو گەنجانەی کە لەناو پرۆگرامن تا ئێستا کە بەشدارن ڕۆژانە مشکلەیەکیان هەبووە وەکو جووتی خۆم وەکو هەڵکە و زاهیر چەندین کەسیان بردومن بۆ خستەخانە دکتۆرم هێناوەتە ناو هۆتێل بۆیان هەندێک جار وتووە با کەسیش نەزانێت لەبەرەوەی تەندروستەکەی خراپ بۆ باش نەبووە لە ژیانم باسی هیچ لەو نوعانم نەکردۆش کاکە عەدنان ئەمڕۆ باسی کرد بەڵام بەڕاستی زۆر بێتاقەتم منیش بێتاقەتم تۆ هەژی هەمی تشتی وڵە بەڕێزی وڵە کەسەکە بڕیارمدا بەرهەمێکە کە بەشداری پێ یەکەم وەکو ئەوایە ئەو دەگۆرانی بکات قابلێتی و گۆرانیە ئەوەندە گرنگە بۆ مێژوو ئەوە بۆ مێژوو دەمێنێتەوە هەمیشە مێژووکی گەورە بێ بۆ عەدنان و من بۆ عەدنان وەکو کاری ستۆدیۆ وەکو کاری مۆزیک لە ئێستاوە بۆ هەمیشە من پشتیوانی عەدنانەکەم. بەڕاستی وەڵا من پێی خۆش بوو هەرەوەڵە لەو تێگەم بۆ فەرهاد پێ خۆش بوو فەرهاد وەکێ برای منێک گەورە ینی فەرق نییە ئەمن لە دەستپێکیشم گوتە ینی چیان بی فەرق نییە لەکەنم هەبەت وەڵی دڵم پتر خۆش بوو و ئەوەی دەرچوو هەرێ بەخوا سەرکەوتوبی ئێستا بینیم کەسێک باشی کرد بە تۆە و ئەگریا کێوە وەڵا برادری منە هەر ئێرەم ناسیا و کابرا بەس وەکی دەڵێن نەخۆشە لەکەنوانن بەر هەندێک گیری هاتە ئەمن ژی ناتوان مەخۆ چنەما بووە منیش یەکەمە گیری لۆ ئەو کابرای دەزانین برادری منە و چاویەوەش مازەگەم و سوپاسی بۆ کەناڵی کوردستان تیڤ دەکەم بۆ هەمی وەکی فەرادی برایم گوتی چای چی بگرە هەتا ئەخیرەخیرێ سوپاسی هەمووان دەکەم ئینشەڵڵا وەژی پشتی بەرنامەیەشی ینی هەر فەرهادی برای منە من و فەرهادیژی لەبارە تشتێکی چێگەم پێکڤە و من بەرهەمژی هەیدێ خلاص کەم ئینشەڵڵا فەرهاد بە میوتی من کە بە ناوبانک میتر قسە لەگەڵ عەدنان فەرهاد برای منێ گەورەیە خودێ من بەری نوکێژی گوت خودی عەدنانێکی شۆن کەسۆیە ئەس حەژت کەم زێدە دەنگێکی خۆش و تۆم یعنی من ئەدایەکش عەدنانی وەرگرت ئەدا دەنگی من گوتی ئەدایەک کۆتەوە هەی ئەس نەشم کەم بتونی شۆم بدە ئەوە حەوزرە و سەرکەفتی بیت ئیشەڵڵا سەرکەفتی ئیشەڵڵا زۆر سپاس تۆ ئەبینمەوە کاک فەرهاد لە قۆناغەکانی داهات و هیوادارم تۆش سەردانمان بکەی تۆش ببینی منش دەیمە لێرە دیکە فەرهادی دەیمە ئەدی بەرنامەی سەر نەکەتم نایمە لێرە زانم من مشکلەی لێرە دەکەم بەسڕ ئیشم نییە منیش لە باکستێج هەر گۆرانی ئەڵم گۆرانیم لەگەڵ تۆ قسە دەگەم سەرکەوتوو بن.